هاوڕێیەکی نزیکی ئیلهام ئەحمەد پۆستێکی باڵای هەواڵگیری ئەمریکا وەردەگرێت. ئەو ژنەی بە ترامپی گوت دەستت بە خوێنی کورسورە دەبێتە پشتیوانی ڕۆژئاوا. لەبەرەو پێشچوونێکی نوێی ئیدارەی ترامپدا، تولسی گابارد ئەندامی پێشووی کۆنگرێسی ئەمریکا وەک بەڕێوەبەری هەواڵگیری نیشتیمانی لە ئیدارەی ترامپ دەست بەکار بوو. گابارد بەوە ناسراوە هاوڕێتیەکی نزیکی لەگەڵ ئیلهام ئەحمەد، هاوسەرۆکی ئەنجومەنی سووریای دیموکرات هەیە. دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عەفرین، گابارد ڕەخنەی توندی لە ترامپ گرت. ڕایگەیان دەستت سوورە بە خوێنی کورد، چونکە ڕێگەتدا سوپای تورکیا کۆمەڵکوژی کورد لە ڕۆژئاوا بکەن. بەردەوامیش ڕەخنەکانی لە ترامپ پەیوەندیدار بووە بە کورد، وەک پشتیوانیەکیش بۆ ڕۆژئاوا. لە ساڵی 2019 ئیلهام ئەحمەدی داوەتی واشنتۆن کرد، تیایدا وتارێکی لەبارەی ڕۆڵی کورد لە تێکشکاندنی داعشدا پێشکەش کرد. ئامانجیشی ڕاکێشانی سەرنجی کۆنگرێس بوو بۆ پرسی کورد. بەڕێوەبەری نوێی هەواڵگیری نیشتیمانی ئەمریکا بەردەوام داکۆکی لە پاراستنی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردوتەوە. چاوەڕێ دەکرێت لەو پۆستە نوێیەشی پشتیوانیەکانی بەردەوام بێت، بە تایبەت ئێستا ڕژێمی ئەسەد ڕووخاوە و کوردیش هێزێکی کاریگەرە لە سووریا. پێت وایە پشتیوانیەکانی ئەمریکا مافەکانی کورد لە سووریا دەستەبەر بکات؟